بەرەزان ساوتان لێبێت هێوارتان باش خۆشحاڵ واسوودەم کە لە بەرنامەیەکی دیکەی لە بازنەدا دێم و خزمەتتان هەڵبەت سەرەتاش بە گرنگترین سەردێڕی هەواڵەکان دەست پێ دەکەین. بافۆڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دیدارێکدا لەگەڵ سەرۆکی ئەرکانی هێزەکانی هەفتە بە پێویستی زانی هێزەکانی پێشمەرگە و سوپا لە ناوچەکانی بۆشایی ئەمنی بەیەکەوە هاوئاهەنگ بن. خوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێر لەگەڵ باڵیۆزانی فەڕەنسا و ئەڵمانیا لە عێراق کۆبووە و جەختی لە گرنگی ئەنجامدانی هەڵبژاردنێکی بێگەرد لە هەرێمی کوردستان کردەوە، بەڵام بەڕەچاوکردنی تێبینیەکانی لایەنە سیاسیەکان و هاوکات ماف و پێگەی هەموو پێکاتەکان تێدا پارێزراو بێت. دکتۆر لەتیف ڕەشید سەرۆک کۆماری عێراق و ڕۆزماری دیکارلۆ نێردەی نەتەوەیەگرتوەکان بۆ کاروباری سیاسی و جنین بلاسخارد نێردەی تایبەتی نەتەوەیەگرتوەکان لە عێراق پەیوەندیەکانی نێوان هەردوولا و بەهێزترکردنی تاوتوێ دەکەن. معین کازمی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق پێشبینی دەکات سەرەتای هەفتەی داهاتوو بودجەی ساڵی 2023 ڕەوانەی پەرلەمانی عێراق بکرێت. سەبارەت بە پشکی هەرێمی کوردستانیش ڕایگەیاند. هەردوو حکوومەت ڕێککەوتون. دوای دوورخستنەوەی پارێزگاری بانکی ناوەندی و بەڕێوەبەری بانکی عێراقی بۆ بازرگانی لە پۆستەکانیان لەلایەن سەرۆک وەزیرانی عێراقەوە بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی دابەزی. لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق داوا دەکات بەغداد و واشنتۆن پێویستەکەوە گفتوگۆ بکەن بۆ لابردنی کۆتوبەندەکانی سەرفرۆشتنی نەوتی عێراق. سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و سەرۆک فراکسیۆنەکان کۆ دەبنەوە و پرسی کاراکردنەوەی کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم و هەمواری یاسای هەڵبژاردننی پەرلەمان تاوتوێ دەکەن. وەفدێکی لیژنەی ناوخۆی پەرلەمانی کوردستان لە بەغداد لەگەڵ لیژنەی ئاسایش و بەرگری پەرلەمانی عێراق کۆبوونەوە و سەبارەت بە کێشەی سنوورەکان گفتوگۆیان کرد. لا سەرەتای خۆپشاندانەکانەوە لە ئێران 79 ڕۆژنامەنووس دەستگیر کراون بە پێی میدیاکانی ئۆپۆزیسیۆنی ئێران لە کەمتر لە 48 سەعاتی ڕابردوودا 3 ژنە ڕۆژنامەنووس دەستگیر کراون. تا ئێستاش لانی کەم 30 کەسیان لە زیندان ماون و ئازاد نەکراون. بەڕێزان ئەمەی کە بینەری بوون هەڵبەت دیارە کورتەی هەواڵەکان بوو، کورتەی گرنگترین هەواڵەکان، بەڵام ئەمڕۆ لە بازنەدا یاخود بازنەی ئەمڕۆ تایبەتمەندە بە دۆخی سیاسی و هەروەها دۆخی ئەمنی و ئیداری و خزمەتگوزاری نینەوە و سنتەری نینەوە. دیارە لە پاش ڕووداوەکانی 2014 و ئەو جەنگە دوور و درێژەی داعش لەگەڵ سوپا و پێشمەرگە کە ڕوویدا، هەڵبەتە مووسڵ سنتەری مووسڵ دیارە بەرە وێرانکاری ڕۆی و چەندان هەزار خانەوادەی مووسڵ ئاوەرە بوون و هاوڵاتێکی زۆر دووچاری زیان بوونەوە. بەڵام وەکو دەوترێ و باس لەوە دەکرێت لە 2019 بەدواوە هەڵمەتێکی ئاوەدانی و خزمەتگوزاری لە مووسڵ ڕاگەیەندراوە، بەڵام تا چەند کۆی گەڕەکانی مووسڵ خزمەت کراوە. وەروە پرسی ئەمنی بابەتی ئەمنی مووسڵ لە ئێستادا قیلە و قالەی زۆر لەسەر دەوترێت، تا چەند سنتەری مووسڵ یاخود نینەوە بەگشتی و دەوروبەری پارێزراوە. لە ماوەکانی ڕابردوو سەرۆکوەزیرانی پێشووتری عێراق ڕایگەیاند کە داعش لە ڕووی لۆجستیەوە بەرەو لە ناوچوون چووە، بەڵام لە ئێستاشدا وەکو تێبینیەکرێت لە کۆی ناوچە دابڕێنراوەکان داعش لە ڕووی ئەنجامدانی کردەی تیرۆریستی بەردەوامە. بۆیە لە مووسڵ هێز ئەمنیەکان چیان کردەوە بۆی بەرپەرچی کردەوە تیرۆریستەکانی داعش دەنەوە. هەروەها بەگشتی دۆخی سیاسی مووسڵ لە ئێستادا لە چاستێکایە و تا چەند پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق هەنگاوێکی باش دەبێت بۆ ئەوەی کە خزمەتی دانیشتوانی مووسڵ و کورد بە تایبەتی بکرێت. هەڵبەت یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو یەکەم حزب کە لە مووسڵ بارەگای خۆی کردەوە، ئەمە تا چەند بۆتە پەیجوورێک پاڵپشتیەک پشتیوانیەک بۆ هاوڵاتیانی مووسڵ بە تایبەتی کوردانی مووسڵ. ئەمە گفتوگۆی سەرەشی ئەمڕۆمان دەبێت لەگەڵ میوانەکانم، بەڵام دوای ناوبڕێکی کورت و لەگەڵتان بەردەوام دەبم. بینەرانی خۆشەویستی کەناڵی کەرکووک ئاگادار دەکەینەوە کە لەسەر فرێکوێنسی نوێی ژمارە 11564 ئاسۆیی
بە هێمای 27500 بینەری کەناڵەکەمان بن. ئەمەش لە ڕێکەوتی 1 شوباتی 2023ەوە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. بۆ ئەو مەبەستە ئاگادارتان دەکەینەوە. نسترعي عناية مشاهدينا الكرام إلى أن بإمكانهم استقبال بث فضائية كركوك على التردد الجديد 11564 أفقي وبمعدل ترميز 27500، وذلك ابتداء من الأول من شهر شباط 2023. إلى ذلك نسترعي الانتباه. بەڵێ بەڕێزان هەڵبەت لەگەڵتان بەردەوام دەبم. وا دیارەوەی کە بەر لە ناوبڕەکە باسم لێوەی کرد ئێمە ئەمڕۆ زیاتر باس لە دۆخی مووسڵ لە ڕووی ئەمنی سیاسی کارگێڕیەوە دەکەین و بۆ ئەو مەبەستەش دیارەیەکێک لەو خاڵە گرنگانەی کەوا جەختی لەسەر دەکرێتەوە کۆدەنگی لایەنە سیاسی و هێزە سیاسی کوردەکانە نەکرد لە مووسڵ بەڵکو لە کۆی ناوچە دابڕێنراوەکان. بەڵام ئەمڕۆ لەگەڵ زۆر بەڕێز غەیاس سوورچی لێپساوی ڕاگەیاندنی مەڵبەندی نەینەوای یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆ دەکەین سەبارەت بە دۆخی سیاسی و ئەمنی و خزمەتگوزاری مووسڵ. کاک غەیاس سڵاوت لێبێ و سپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا لەوە دەست پێکەم بەگشتی لە ئێستادا دۆخی مووسڵ لە هەموو ڕۆکانەوە لە چه ئاستێکدایە، بە تایبەتی وەک دەوترێ ئەگەر دۆخی سیاسی باش بێت ئەوە دۆخی ئەمنی و دۆخی خزمەتگوزاریش بەرەو ئاراستەیەکی باشتر ئەچێ. بۆیە دۆخی مووسڵ لە ئێستادا چۆن هەڵسەنگاندنێکی واقعیانە و زانستیانی بۆ دەکرێت؟ فەرموو. پێشەشی زۆر سڵاو بۆ میوانداریە و سڵاو ڕێزم هەیە بۆ تەماشەبانانی کەناڵی کەرکووکی بەڕێز. بەڵێ دیارە مووسڵیش وەکو هەرسێ پارێزگاکەی تری بڵێن سونە مەزهەب وەکو تکریت و ڕوومادی و بەشێشی دیالە لە 2014 کەوتە دەست داعش. بەڵام مووسڵ گرنگی خۆی زیاتر لە پارێزگاکانی تر هەبوو چونکە مووسڵ دووەم شاری عێراقە و هەروەها کەوتۆتە نێوان سنووری تورکیا و سووریا و هەروەها لە ڕووی بڵێن شوێنەکەشی بڵێن تایبەتمەندی خۆی هەبوو. بەڵێ مووسڵ کە کەوتە دەستی داعش دەتوان بڵێن عاصیمە یان پایتەختی داعش بوو لە عێراق جگە لە ڕەقە کە پایتەختی داعش بوو لەسەر تاسەری بڵێن خلافەتی بەناو ئیسلامی. بەڵام بەداخەوە باڵێ ببوورە دەوڵەت ئیسلامی. مووسڵ پاشەوەی کە ئازاد کراوە تەخت و وێران کرا بەڕاستی، ینی دەتوانم بڵێم لای چەپ تا ڕادەیەک باش بوو چونکە مووسڵ بڵێن ڕووباری دیزلایکە بە دوولاوە لای چەپ و لای ڕاستواتە ڕۆژهەڵات و ڕۆژئاوە. لای چەپ تا ڕادەیەک تیرۆرستانی داعش بەرگریان لێ نەکرد، ئەنی وێران نەکرا تا باش بوو. بەڵام لای چەپی کە مووسڵی کۆن پێیا دەڵێن سەوارێکی شارستانیەتی پێوە نەما، مەدەنیەتی پێوە نەما، ینی هەمووی تەخت و وێران کرد چونکە شەڕێکی زۆر قورسی لیا کرا. بەڵام تا ئێستا ئەمە پاش ئازادکردنەوەی واتە لە 2016ەوە کۆتایی 2016ەوە تاکو ئێستا ئەم بەرەوەکو ئاماژەم پێکرد تا ڕادەیەک خزمەتگوزاری و بڵێن لە ڕووی ئاوەدانی و بگرە حتا لە ڕووی ئەمنیەوەش سەقامگیرە. بەڵام لای ڕاستەکەی زۆر بە هێواشی و بڵێن بە شێوەیەکی سەردەمیانە نییە، بەڵکو هەر خەڵکەکە بۆ خۆی شوێن و خان و بەرەوشتی خۆی وا بۆ خۆی نوژەن دەکاتەوە. بەڵام لە ڕووی حکوومەتەوە وەکو ئیدارەی مووسڵۆکۆت حکوومەتی بەغدا بە پێی پێویست نەبووە. تا ئێستا دەتوانم بڵێم لای ڕاستی مووسڵ واتە ڕۆژئاوای بەشی ڕۆژئاوای مووسڵ لە 140 خەڵکەکەی گەڕاوەتەوە دەتوانم بڵێم 160 هێشتا نەگەڕایەوە. کۆی گشتی تاکو ئێستا ئاوارەکانی شاری مووسڵ چونکە پارێزگای نەیناوە بەگشتی نزیک بۆتەوە ژمارە دانیشتوان لە 4 مەلیۆن. تاکو ئێستا بەپێی ئەو داتانە دەستمدایە 600,000 هاوڵاتی پارێزگای نەیناوە بە کوردانی ئێزدی و کوردانی شەبەک و عەشیرەتەکانی تری کورد و کوردانی کاکەی و کوردانی تر تاکو ئێستا ئاوارن. بەداخەوە تاکو ئێستا شتێکی وا بۆ مووسڵ نەکراوە کە بتوانین بڵێن
شتێکی بەرچاو بۆچی زمینە سازیەکی باش و لەبار و گونجاو نەرخساوە بۆی کە ئاوارەکان یاخود زیان لێکەوتوانی جەنگی داعش بگەڕێنرێنەوە مووسڵ هەڵبەت و ینی دیارە من لە سەرەتاشدا باسم لێوە کرد سەرۆکوەزیرانی پێشتری عێراق کە ڕایگەیان داعش کۆتایی پێهاتووە پێویستە زیان لێکەوتوانی جەنگی داعش قەرەبوو بکرێنەوە بەڵام لە دوای سەرۆکوەزیران و چەندین کابینی دیکە پێک هاتووە پێک هێنراوە لە ئێستاشدا دیارە حکوومەتی نوێی عێراق تەمەنی زۆر نییە هەنگاوەکان بەرەو کام ئاراستن بۆ ئەوەی کە قەرەبووی زیان لێکەوتوانی جەنگی داعش بکرێتەوە و ئاوارەکانیش بگەڕێنەوە زیێدی باو باپیری خۆیان بەڵێ دیارە هۆی نەگەڕانەوەی ئاوارەکان بۆ شوێن و بڵێن شوێنەکانیان بڵێن دەبەرەکانیان زێدی خۆیان بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە یەک لە هۆکارە سەرەکیەکان ڕەوشی ئەمنیە بەڕاستی ئێستا بنمونە پێت بڵێم قەزای شنگاڵ بە لە ناحیە و بە کۆمەلگاکانیەوە کە نزیکەی 400,000 هاوڵاتی توانم بڵێم 115 بۆ 20 گەڕاوتەوە ئەوانی تر نەگەڕاونەتەوە تاکو ئێستا چکە شنگال نزیکە لە سنووری سووریەوە هەروەها دەوروبەری شنگال و ناحیە و قەزاکانی لە کوردستان دابراوە وەکو بڵێ چیای شنگال بڵێن شاری شنگال بە چیاکەشەوەکو بڵێن کەشتێک بێ لە ناو ئۆقیانۆسێک لە ناو بەحرێک لە ڕووی ئەمنیەوە زۆر پارێزراو نییە و هەروەها ململانەی سیاسی لە ناو شاری مووسڵ و پارێزگای نینەوە بە گشتی زەق بوویتەوە نهۆی نەگەڕانەوەی تەبان زۆربەی زۆری ئاوارەکانی مووسڵیش برا کوردە ئێزیەکانی شنگارن کە تا ئێستاش دەتوانم بڵێم نزیکەی 200,000 کەسیان لە کەمپەکانی پارێزگای دهۆک و دەوروبەری شاری مووسڵەوەن یەک لە هۆکارەکانی وەکو گوتم ڕەوشی ئەمنیە دوو ئەو هەڕەشانەی دەوڵەتی تورکیا بۆ سەر دەبەری شنگال ئەمەش هۆکارێکی سەرەکیە کە خەڵکەکە ناگەڕێتەوە کە خۆمان دەبین ڕۆژانە ئەوە بڵێ ماوە بۆ ماوە تورکیا هەڕەشە دەکاتن کە هێرش دەکاتە سەر شنگال وەلەو بڵێندا هێرشی ئاسمانی بەردەوامە بەڵام کە بڵێن لە هێرشی بەڕێ واتە لە ئەرزیەوەش هەم هەڕەشە دەکات کە هێرشی بکاتە سەر بەڵام حکوومەتی عێراق زۆر باس لە سیادەی خاکی عێراق و پاراستنی خاکی عێراق دەکات بەپێی ئەوەی کە ئێوە ناوچەکەن و لەگەڵ هاوڵاتیانی ئێوە بەرێکەوتنتانەیە حکوومەتی عێراقی چی کردو بۆی کە سیادەی خۆی سیادەی خاکی خۆی پێشێل نەکرێ و زۆر جار بەدەر لە کێشە ناوخۆیەکان باس لە تەدەخولاتی ئیقلیمی دەکرێەوە تا خۆت باسی لێو دەکەی کە وڵاتێکی دراوسێ ینی ناو بەناو هەڕەشە و گڕۆشە لە شنگال و هاوکات مووسڵیش دەکات ئەیکەواتە حکوومەتی عێراق و وەزارەتی بەرگری عێراق ینی ڕاستە ڕاگەیەندرا و ڕاگەێنم بەڵام بە فعلی بە پراکتیکی ینی بە تەطبیقی چه هەنگاوێکی ناوە بووی کە سیادەی خاچی خۆی پێشێل نەکرێت بەڵێ دیارە ئەوەی گوتراوە و دەکرێت هەمووی لە سۆشیال میدیاوە باسی لێوە کراوە یان هەمووی بڵێ مەزایداتی سیاسی بووە ئەگینا هیچی نەکردووە و هیچ بڵێن هەنگاوێکی بە پراکتیکی نەهێناوە بۆ دووبارە گەڕانەوەی سیادەتی عێراق ئێستا ئێمە زۆر زار دەڵێن تورکیا نزیکە یان زیاتر لە چرد سەربازگە و پێگەی سەربازی و ئەمنی هەیە کە بەگشتی بێت لە شیمالی عێراق یان لە هەرێمی کوردستان بەڵام بەشێکیشی کەوتۆتەنە ئەو شوێنانێک کە سەر بە ئەمنیەن و ئیداریە سەر بە حکوومەتی بەغاوەن ینی حکوومەتی ناوەن گەورەترین سەربازگەی ئەمنی عسکەری لە تورکیا هەیەی لە عێراق لەسەر شاخی باشیکە واتە باشیقاوە تاوان ئەمە خۆڕستکە تورکیا خۆی هەنگاوی ناوە یاخود مێژوەکە بۆ نمونە جاڕی دەوڵەتی عوسمانی لێدا یاخود چاوساغی دەکرێت و هێزی تورکیا هێندرێ بۆ سنووری نیناوە دەوروبەری ئاخۆ بێ چاوساغیە بێ کاگەس بەڵێ تامە خۆ تورکیا لە بە ئاسمانەوە داناهاتووە هێزەکانی و بە دزیوەش نهاتووە تەبەن هەموو هێزێکی بەڕیە پیادەیە بە چەند تانک بە سەدان تانک و زیرێپۆش و بڵێن چەکی قورسی گەورە گەورەشیان پێەیە کە هاتوونە بە ئیبراهیم خەلیلەوە داهاتوونە بۆ سنووری زاخ و دهۆک و لەوێش بۆ شێخان و بۆ مووسڵ هیچ شوێنیشتر نیار بەمێوەدا ئێستاش کە بڵێن کە خۆیان مەثەڵەن گۆڕانکاری لە خۆیان دەکەن یان بۆ بڵێن ئیجازە ینی گەڕانەوە هەر بە ڕێگای ئەرزەوە هاتوچوو دەکەن شتێکی ئاساییە دابگەڕێمەوە سەر باسەکە ینی گوتم باشیک 13 کیلۆمتر لە سنتەری شاری مووسڵەوە دوورە بڵێن لە سنووری شارەوانی مووسڵەوە دوورە
تورکیا بە بیانوی بوونی پەکەکە لەم شوێنانە ئەم سەربازگانەی داناوە بەڵام لە مێژووی شاری دەوروبەری مووسڵ و شاری باشیک یەک ڕێخستون و چەکداری پەکەکە لە باشیک نەبووە. ئەمە هەمووی بڵێن ناڕاستە تەنها دەیەوێ بڵێن فەرزی هەیمەنەتی خۆی بکاتن لەسەر پارێزگای نیناوە تاکو ئێستاش تورکیا بە ڕاستەوخۆ ناڕاستەخۆ دەڵێ ویلایەتی مووسڵ ئەبێ بگەڕێتەوە باوەشی تورکیا. ویلایەتی مووسڵ هەندێک خەڵک وا باز دەکەن کەوا ویلایەتی مووسڵ تەنها پارێزگای نیناوە یان شاری مووسڵ بەخێر عراق وەکو خۆتان دەزانن سێ ویلایەت بووە بەغا بەسرا مووسڵیش ینی برێن ویلایەتی مووسڵ کەواتە ینی مووسڵ کەرکووک هەولێر سولەیمانی دهۆک. بەڵێ تورکیا بە هەبوونی پەکەکە و هەبوونی ئۆپۆزیسیۆن لەم شوێنانە دەیەوێ فەرزی هەیمەنەتی خۆی بکاتوە کردوێتیشی ینی پێش هاتنی داعشیش لە مووسڵ قونسەلگەری تورکیا لە مووسڵ کۆنتاکێکی ڕاستەخۆی لەگەڵ کەسایەتی سیاسی کەسایەتی ئەمنی کەسایەتیەکانی ئیداری و خەڵکی مووسڵ کەسایەتی عشایری هەبووە. باوەڕتەن هەبێ ئەنجومەنی پارێزگای نیناوە و ئەمە پێش هاتنی داعش و پارێزگاری نیناوە و دام و دەستگاکان و دامۆزگەکانی حکومی و غیری حکومی ئەوەنەی هاتوشۆی ئاموشۆی تورکیان دەکرد هەمووشۆی بەغدان نەدەکرد. بەڵێ تورکیا نیازی پاک نییە دەربارەی بەگشتی باکووری عێراق نەکەر هەرێمی کوردستان لە ڕەوشی نەگەڕانەوەی ئاوارەکان تەوا بکەم ئەمە هۆکارم گوت ینی هەم باری ناسەقامگیری تەوان و هەم هەڕەشەکانی تورکیا. بەڵێ و لە هەندێک شوێنیش دەتوانم بڵێم تەخت و وێران کراوە منکوبە خەڵکەکە ئەم بڵێن کەم دەرامەتە توانێت ئەوە نییە کە خان و بەرە و شار و شارۆچکە و دیهاتەکانی خۆی ئاوادان بکاتەوە تا ئێستا لە کەمپەکانە نیە لە ناو هەرێمی کوردستان لە شارەکانی تری خەڵکێکی زۆر ڕووی لە دەرەوەی وڵات کردووە و گەورەترین بڵێن کێشە من وا بۆی دەچم ئەوەیە کە ناڵێن بە سەدان هەزار بەڵام بە هەزاران گەنجی کوردان بە تایبەتی کوردانی ئێزدی ڕویان لە هاندەران کردووە بەردەوامیشن. بەڕاستی نەگەڕانەوەی برا کوردە ئێزیەکان و کوردەکانی تریش بۆ شوێنەکانی خۆیان و کۆچکردنی گەنجەکانیان دەبێتە هۆی یان هۆکارێک بۆ گۆڕینی دیمۆغرافیای ناوچەکەیان. جا ئەمانە هۆکاری نەگەڕانەوەی خەڵکەکە و حکوومەتیش هاوکاری و پشتیوانی نەکردوون بۆ بەڵێن هاوکاریان بکە لەو زەرەر و زیارانەی کە بەریان کەوتووە یان دەستی خزمەت گوزاریان پێ بگەینێتن ئەمانە هۆکار و چەندین هۆکاری تریش. باشە دیارە لە سەرەتای قسەکانتدا وێڕای ئەوەی کە ئاماژەت بە کۆمەڵێک خاڵدا کە هۆکارن بۆی کە ئاوارەکان نەگەڕێنەوە شوێنی خۆیان بەڵام یەکێک لەو خاڵانێکەوە ئاماژەت پێداوە من بەستم بیکەم پرسیار بوونی ململانی سیاسیە لە مووسڵ ئاخۆ ململانی سیاسی نێوان حزب و لایەنە سیاسی عەرەبیەکانە نێوان پێکاتەکانە یاخود نێوان هێز و لایەنە سیاسی کوردەکانە چێن ئەوانەی خەریکی ململانێ و چێبڕچەی سیاسین کەوا ئەکات ئاوارەکان نەگەڕێنەوە شوێنی خۆیان وەکو ڕوونیشە هەرەمێ بۆ ئەنی بیبەستمەوە کە یاخود گرێدەم بەو بابەتی کە لە کەرکووک چۆن فرە پێکاتە یاخود پێکاتی جیاوازی تێدایە مووسڵیش بە هەمان شێوە دیارە پێکاتی جیاواز و ئاینی جیاواز و مەزارگەی جیاواز و بۆچوونی جیاوازی تێدایە کەواتە چێن ئەوانەی کە خەریکی ململانێ و کێشمەکێشمی سیاسی و قیلە و قالن کە بوونەتە هۆکار بۆەوەی کە ئاوارەکان نەگەڕێنەوە زێدی خۆیان. بەڵێ تەبەن ناسەقامگیری سیاسی بەگشتی لە عێراق و بە تایبەتیش لە پارێزگای نیناوە دووبارەی ئاڵێن بە لە پارێزگای نیناوە ئەم ململانەیە ناشەریفانەی نێوان حزبەکانە یعنی خەڵک وا تێدەگە هەموو حزبە سونیەکان بە عەزم و تەقەدەم و ئەوانی ترەوە بە کورت لەو هاوپەیمانەکانی ترەوە دۆست و هەواڵ یەکن نەخێن و پاش هەڵبژاردننی ڕابردوو ئێستا بە زەقی سەری هەڵدایتەوە لە نێوان ئەم کوتلە سیاسیانەی برا عەرەبە سنیەکان و هەروەها بوونی حزبەکانی برانی تورکمان وەکو جەبهەی تورکمان و چەندین حزبی تری تورکمانیشی ئەمانش بە هیچ شێوەیەک دانوان پێکەوە ناکوڵێتن و ئەبێ ئێمە لەو ڕاستیەش ڕانەکەین ململانەیەکی سەختی نێوان ئێمە و پارتیش ئەمە هۆکارەکان بووە کە نەمانتوانیوە کە ئێمەش تقریبەن یەک لەسەر سێی پارێزگای نینەوە پێکدێنین لە ڕووی کورسی لە پەرلەمانەوە مووسڵ 31 کورسی هەسێ کۆتە شواتە دەکە 34 هەموو جار زیاتر لە یەک لەسەر سێ کورد وەکو ئێمە و پارتی کورسیەکانی مووسڵەمە بەدەستێناوە ئێستا 11 کورسین ئەوان 9 ئەمەش 2 کورسی
کەواتە یەک لە سەرسێ تێپەڕاندووە کۆتەکانیش بەگشتی لیبرالی شەبەک و ئێزدیوانی شەر کورد بووینە نەبوونی هەم ئاهەنگی و کێشەکانی نێوانمان و هەروە کێشەکانی نێوان نێوماڵی سونە و هەروان نێوماڵیشی ئاش لەوێش خۆتان دەزانین ڕێژێشی زۆری برانی تورکمان و برانی کوردی شەبەک و کوردی تریش کە لە شنگاڵ کە شیعە مەزهبن ئەمانیش حزبی لەسەر بە حزب و لایەنە جیاجیاکارن و بوونی تورکیا و دەستێوەردانی تورکیا و دەوڵەتانی تری ئەقلیمی وەکو خەلیج و سعودیا و بگراتە دەوڵەتەکانی تریش ئەمانەش هەر هەمویان هۆکار بووینە بۆ نەگەڕانەوەی خەڵکەکە و بۆ ناسەقامگیری حتى کاریگەری ناسەقامگیری ئەمنیشە بووە بەڵێ مووسڵ وەکو جنابەت ئاماژەت پێکرد عێراقێکی بچووکە هەموو نەتەوەکان کە لە عێراق بوونیان هەیە هەموو ئاینە و ئاینزاکەن هەمووی لە مووسڵ بوونی هەیە بەڵێ ئەمانە هەمووی هۆکار بووینە بۆ ناسەقامگیری ئەمنی ناسەقامگیری بڵێن نەگەڕانەوەی خەڵکەکە بۆ درێژە پێدانیان دواکەوتنی ببوورە دواکەوتنی گەیاندنی دەستی خزمەت گوزاری و هەروە دواکەوتنی دووبارە بنیادنانەوەی بەگشتی پارێزگای نینەوە بەڵێ دوو بەرەچیەکی سەخت هەیە لە نێوان هەموو حزب و لایەنە سیاسیەکان ئەمەش جگە لە ترسی داعش و هەڕەشەکانی تورکیا ئەمە شێکێک لە هۆکارەکان بۆ بەڕاستی بەڵێ باشە کار غێز دیارە بەپێی و معلوماتی کە لای منە ینی لە مۆسڵ لەبرەوەی کە هێزێکی هاوباش بۆ منە سوپا یاخۆت هەواڵگیری یاخۆت ئەو هێزانی کەوا بۆ منە بە نیزامی کراون ینی حسب و معلوماتی کەوا لای منە لە مۆسڵ چەندان جۆر ینی با بڵێن حەشدی شعبی هەیە چەندان جۆر هێز هەیە چەندان جۆر چەکدار هەن کە پارێزگاری لە مووسڵ و دەوروبەری مووسڵ دەکەن ئەم پەرش و بڵاویە لە ڕووی ئەمنیەوە چ زیانێک بە مووسڵ و هاوکات دەوروبەری مووسڵ لەگەێنێ وەگرونە ینی بەڕێستان ڕەنگە باشتریش بزان لە ڕووی سەربازیەوە هەر هێزێک ئەگە نیزامی نەبێت ڕەنگە هاوشێوەی 2014 ینی نەکرد لە مووسڵ لە ناوچەکانی دیکەی عێراقیش ڕوو بداتەوە بەڵێ ڕاستە من هێزێکی زۆر و بۆ لە ناو پارێزگای نینەوە بوونی هەیە بەڵام تا ڕادێک دەتوانم بڵێم هەماهەنگی واتە تەنسیق و لێکتێگەیشی نامەم هێزانە نییە برانی سوپای عراقی طبعا ئەوان هێزیان هەیە بەدابەش بوونە لە مووسڵ بەسەر دوو قیادەی عملیات کە دەکاتە بڵێن ڕۆژئاوای مووسڵ و ڕۆژهەڵاتی مووسڵ و حەشدی شعبیش بە هەمان شێوە قیادەی بڵێن ئۆپراسیۆنەکانی هەیە لە مووسڵ ئەوانی لە چەندین کوتلە و لە چەندین فەسیل و فەسایل پێکهاتوون و هەروەها هێزێکی لە ناوچە دابڕێنراوەکانی سەر بە پارێزگای نینەوە هێزێکی زۆری پێشمەرگەی سەر بە وازارەت و بە هێزەکانی هەشتا و هەفتای لێواتە هێزەکانی سەر بە پارتیوێکێتی بەڕاشکاوانە و هەروە چەندین هێزی تری لێ بە ناوی حەشدی عەشائیری و حەشدی نیشتیمانی و تا کۆتایی حتى برا مەسیحیەکان بە هەمان شێوەیەکی تایبەتیان بەخۆ هەیە بەڵێ ئەمانش ئەگەر هەماهەنگی یان بڵێک لێک تێگەیشتنێک و تەنسیقەشی باش لە نێوانیان هەبێ ئەمە جێ دڵخۆشی خەڵکەکەیە جێ متمانەی خەڵکەکەی بەڵام بەداخەوە تا ڕادێک هەماهەنگێکی تەواو لە نێوانە هەموو هێزانەدان نییە خۆشمان بڵێن بێبەری نەکەین لەمە حتى لە هێزەکانی ئێمەش لە نێو خۆمانداوە کوێزی پێشمەرگەی ئەوانەی کە بەڵێن هێزەکانی هاو بەش مشتەرەک یان هەفتا و هەشتا ئاسایشی هەردوولا هیچ دەتوانە بڵێ من نەکەر هیچ ئەماهەنگێک نیە لە نێوانماندا هەر وەکو حزبە سیاسی کوردیەکانیش وەکو پێ ئاماژەم پێکرد هیچ ئەماهەنگێک نیە لە نێوانماندا بەداخەوە بەڵێ ئەمە بوویتە هۆی ئەوەی تاکو ئێستا ڕۆڵی کورد بە تایبەتی ئەو کێشە لە نێوان ئێمە و لە نێوان پارتی ڕۆڵی کورد لە مووسڵ زۆر لاوازە هی دەتوانم بڵێم هیچ ڕۆڵێکی نییە باش ئەوە دێنە سەری پاشان کارسەڵبەتە باس لە کۆدەنگیلایەنە سیاسەکانی کوردستان دەکەین لە کۆی ناوچە دابڕێنراوەکان و مووسڵ بە تایبەتی بەڵام ئەمێ سەبارەت بەو پرش و بڵاوی و نەبوونی هەماهەنگی لە نێوان هێزە ئەمنیەکان لە مووسڵ عنی پرسیارێکی دیکەت ئاراست دەکەم لە ڕووی جیۆپۆلۆتیک لە ڕووی جیۆسیاسیەوە لە 2014 سەرجەم ئەو ناوچانەی کە داعش داگیری کردن ینی ڕەنگە لە ڕووی پێکهاتەیی لە ڕووی دانیشتوانیشەوە خەڵکیش ینی بە تایبەت ئەو ناوچانەی کەوە داعش داگیری کردن ینی بۆ چوونێکی جیاوازیان سەبارەت بە داعش هەبوو بێ بەڵام
لە دوای ڕووداوەکانی جەنگی داعش و لە دوای ئەو کاولکاری و وێرانکاری کە لە مووسڵ ڕوویدا لە ئێستادا دانیشتوانی مووسڵ هاوڵاتیانی مووسڵ بە کۆی پێک هاتەکانەوە تا چەند پندیان لە ڕابردوو و لە مێژوو وەرگرتووە بۆی کە ئەوانیش لەگەڵ هێزە ئەمنیەکان هەماهەنگ بن ئەگەر هەر حاڵەتێکی نەخوازراوێن بەدی کرد ینی خەبەر و هەواڵ بدەن بە هێزە ئەمنیەکان بۆی کە چی دیکە سناریۆیەکی لەو چەشنە دووبارە نەبێتەوە. بەڵێ پێش هاتنی داعشدا بڵێن یان بڵێن لە پاش ڕوخانی ڕژێمی بەعەس خەڵکی پارێزگای نینەوە من ناڵێن بەگشتی بەڵام خەڵکێکی زۆر هەم ئاهەنگ و هاوکاری تیرۆستان بوو بەگشتی تەبەن پێشتر داعش نەبوو قاعیدە بوو ئەنساری ئیسلام بوو ئەنساری سوننە بوو جێشی ئیسلامی بوو هەروەها نەقشەبەندیەکان بوون جیهاد و تەوحید و تا کۆتایی زۆر گڕۆ بوون. ئەم خەڵکە وای دەزانی بە تایبەتی برانی عەرەبی سوننە من ناڵێم هەموویان ڕێزمەیە وایان دەزانی ئەمانە ئەبن بە فدیادڕەسی ئەوان دووبارە ئازاد دەکەنەوە حکمێکی تری شێوەی حکومەکانی ڕابردووی عێراق کە بەدەستنەوە بە دەگەڕێتەوە دەستیان چووکە بمانەوەی نەمانەوەی حکومەتی عێراق ئەگەر ناڵێم نیوەی بەڵام نزیکەی نیوەی قەراری سیاسی ئەمنی ئیداری عێراق بەگشتی لە دەست خەڵکی عەرەبی مووسڵ بووە. ئەزە مووسڵ من ناڵێم تەنها شاری مووسڵ بەڵێن پارێزگای نینەوە خەڵک هەم ئاهەنگ بوو. بەڵام پاش داگیرکردنی مووسڵ لە 2004 لەلایەن تیرۆستانی داعشەوە ئەو 2 ساڵێک کە لەوێ حکمیان کرد زەرەرمەندی گەورەستە زۆر خەڵک دەبێن دەڵێن خەڵکی مووسڵ شیعەکەی زەرەرمەند بوو یان کوردەکەی زۆر زەرەرمەند بوو یان بە تایبەتی برا کوردە ئێزدیەکان تا کۆتایی بەڵام زەرەرمەندی گەورە عەرەبە برانی عەرەبی سوننە بوون چونکە هەر کەسێکیان کاتی خۆی لە سلکەکی ئەمنی بووایە لە چ پۆلیس چ لە بڵێن حکوومەت لە داوایری مەدەنیش کە پاشە کە تۆبەشیان کردو کە هیچ دام و دەستگاکی حکومیش نەمابوون هەمویان کوشتن هەمویان شەهید کردن و وەکو خۆتان دەزانن زانکۆ داخران خۆی دنگاکان داخران هەرچی خراپە پێیان کرا بەڵێ پێشتر هەم ئاهەنگی و بڵێن هاوسۆزیەک هەبوو بەڵام پاش دیتنیان ڕووی ڕەشی داعش ئێستا زۆر بە پێچاوانەوە خەڵکەکە زۆر هەم ئاهەنگە لەگەڵ هێزە ئەمنیەکان ئەجینە وەکو پێشتریش باسم لێ کرد مووسڵ شارێکی گەورەیە نزیکە 4 ملیۆنە ئەگەر خەڵکەکە هاوکار نەبێتن دووبارە دەوار و دۆخەکە دەگەڕێتەوە پێشتر پێش 2014 پێش 2014 4 فڕقەی عەسکەری لە ناو مووسڵ بوو بەڵێن لە پارێزگای نێنەوە و زیاتر لە 30,000 پۆلیسی ناوخۆیی جگە لە هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی تری بڵێن هاوالگری عێراقی و تقریبا 18 یەکە ئیداری هەدەست پێشمەرگە بوو ئەم جاش ئەم 4 فڕقەی عەسکەریە و هێزەی زیاتر لە 34,000 پۆلیسی عێراقیوەرە لە خیلالی 48 ساعت هەموو پارێزگای نینەوە کەوتە دەست داعش ئەمە خۆی لە خۆیدا دیار بوو کەوا خەڵکەکە هاوسۆز و هەم ئاهەنگ لەگەڵ تیرۆریستانی داعش بەڵام ئەو هێزە ئێستا لە مووسڵ هەیە بەقەدەر ئەو هێزەی ڕابردوو نەبوو بەڵام خەڵکەکە ئێستا هەم ئاهەنگە لەگەڵ هێزە ئەمنیەکان چونکە خەڵکەکە گەیشتە ئەم قەناعەتەی کە تیرۆریستانی داعش بە هیچ شێوەیەک تەمسیل ئەو نوێنەری خەڵکی عێراق نین بەڵکو بگرە ئایدیۆلۆجیایەکی نامۆیە هاتوتە ناو عێراق ئەمە یەک لە هۆکارەکانە کە ئێستا تا ڕادێک ناڵێم 100% سەقامگیریەک هەیە بەڵام لە هەندێک شوێن نەخێستا بۆ نمونە قەزای مەخمور بە هەر 4 ناحیەکەی و سەر بە پارێزگای نیناوەن تیای قەرەزوو تا ئێستا بڵێن ڕێژەشی زۆر تیرۆریستانی داعشی لێیە و ناوە بە ناوە کردەوەی تیرۆریستیش ئەنجام دەدەن و هەروە لە چەند شوێنی تر وەکو قەزای بەعاج و ناحیە قەیرەوان و لەسەر شار و شارۆچکاری سەرسنووری سووریا و لە خواروی مووسڵ لە حەمام عەلی و لە حەضەر تا ئێستاش بەردەوام تیرۆریستانی داعش کردەوەی تیرۆریستی ئەنجام دەدەن بەڵام لە سەنتەری شارەکان تا ڕادێک دەتوانم بڵێم ڕەوشەکە ئارامە ئەمە دووبارە دەیڵێم ئەمە دەگەڕێتەوە ئەم هەم ئاهەنگیە یان ئەم هاوسۆزیە لە نێوان خەڵک و هێزانیەکان. بەڵێ باش کەواتە باس لە ئایدۆلۆژیا کردەوە زۆر بەلام و گرنگە بەڕاستی چکە ئایدۆلۆژیا ڕەنگە لانکەی هەموو کردەیەک بێجارێ وای ئینسان ینی بەبێ ڕەچاوکردنی ژیانی خۆشی ڕۆحی خۆشی بە حکمی ئەوەی کە پەیوەست بە ئایدۆلۆژیایەوە ینی بەرەو هەراسان و مەرگیش هەنگاو بنێ
ئاماژەت بۆدا کە ناو بە ناو لە دەوروبەری نینەوە داعش کردەی تیرۆریستی ئەنجامەدا، بەڵام لە ڕووی فکری و لە ڕووی ئایدۆلۆژیەوە ڕێکخراوەکان، حکوومەت، ناوە نەزانستیەکان، ئەکادیمیەکان، ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ڕێکخراوەکانی هۆشیارکردنەوەی مرۆڤ، قوتابخانەکان، مامۆستایان تێکڕای ئەو سنتەر و پەیمانگایانی کە هەن بە هۆشیارکردنەوەی مرۆڤ چی کراوە بۆی کە هاوڵاتیانی نەکرد، ینی با بڵێن مووسڵ یاخود نینەوە یاخود هەموو عێراق هۆشیار بکرێنەوە لە هەمبەرەوەی کە چی دیکە لە ڕووی ئایدۆلۆژیەوە نەکەونە ژێر کاریگەری ئەو تەوژمە ئەو ڕەوتە توندڕەویەی کە لە ماوەکانی ڕابردوو خەریک بوو عێراق زیاتر بەرەو هەڵدێر و بەرەو ئاراستەیەکی نادیار بەرێ. بۆیە لە ڕووی فکری و لە ڕووی ئایدۆلۆژیەوە چی کراوە بۆی پەروەردەیەکی فکری باشی هاوڵاتیانی نینەوە بکرێت؟ بەڵێ جێ دڵخۆشیە، من ناڵێم لەلایەن حکوومەتەوە هاوکاری و بڵێن پشتیوانی ئەم بیرۆکەیە کردی بێت بۆ ڕوونکردنەوەی بڵێن ئەم ئایدۆلۆژیە کە داعش پەیڕەوی دەکاتن، بەڵکو خەڵکانی تر وەکو مامۆستایانی ئاینی و هەروەها لە کەسایەتی عەشایری، کەسایەتی ئاینەکانی تر بەڕاستی درێغیان نەکردووە. بەڵام لەلایەن حکوومەتەوە هیچ هەنگاوێک نەدراوە بەداخەوە، بەڵکو شتێکی تری شەیە کاک فارس بەڕاستی بۆ جەنابتانی ڕوو بکەمەوە. ئێستا شتێک هەیە لە مووسڵ بوویتە دڵگرانی و نیگەرانی جێمەتەرسی هاوڵاتیانی پارێزگەینەوە، ئەویش گەڕانەوەی خانەوادەی تیرۆرستانی داعش لە کەمپەکانی سووریا بۆ کەمپێک لە باشووری مووسڵ پێیاڵێن کەمپی جەدعا. تا ئێستا نزیکەی وەی وەکو من ئاگادار بم نزیکەی 600 خانەوادەی تیرۆریستانی داعش لەم شوێنە جێگیر کراون لە کەمپی جەدعا دەکەوتە باشووری شاری مووسڵ نزیک ناحیەی گەیارە. ئەمە لێکەوتۆتەوە پێشتر ویستیان ئەم کەمپە لە ناو لە ناحیە زومار دروست بکرێت کە ناحیەکی کوردنشینە، ناوچەیەکی بڵێن کێشە لەسەرە، بەڵام دیارە خەڵکی دەبەرەکە و پەرلەمانتار و نوێنەرانی خەڵکەکە نیان هێشت ئێستا بروتوانە خواری مووسڵ. ئەمانە ڕاستە خانەوادەی تیرۆریستانی داعشن، بەڵام کاتی بەشێکیان مەسەڵەن منداڵ بووینە، مناڵەکانیان چکۆڕ چەکوت، ئێستا گەورە بووینە، هەڵگری بێگومان هەڵگری هەمان فکران هەمان ئایدۆلۆجیان و ئەم کەمپە لە نزیک شاری مووسڵ یان لە باشووری مووسڵ ئەمە بەڕاستی جێمەترسیە. ئەبێ حکوومەتی عێراق هەرچی زووە ئەگەر ڕاستە هەڵەی کردووە کە لەم شوێنێدا ناون، بەڵام ئەبێ چ لە ڕێگای خوێندنگا، چ لە ڕێی بڵێن مامۆستایانی ئاەتی، چ لە ڕێگایکردنەوەی خول لەگەڵیان بۆ دووبارە بڵێن پاکردنەوەی هزر و مێشکیان لەم ئایدۆلۆجیە توندڕەویە ڕادیکالیە کە باو بووە لە ناویانەوە، یانی هەڵگری ئەم میکرۆبن. ئەمە تا ئێستا هیچ هەنگاوێک نەنراوە، بەڵام لەگەڵ ئەوەش ینی ئێمە وەکو نوێنەرانمان لە حکوومەتی عێراق و هەروە لە ئیدارەی مووسڵ وەکو یەکێتیدا بڵێم خۆشمان چەندی جار داوامان کردووە کە بڵێن هەتا زووە شتێکی وا بکرێتن ئەم خانەوادەی ئەم تیرۆرستانە کە لەم کەمپە دەژین لە ژێر چاودێری چڕدا بن بۆ دڵنیابوون لەوەی کە دووبارە ئەمانە هەڵگری ئەم ڤایرۆسە نەبن و ببنە مایە ناسەقامگیری و نائارامی لە دەبەرەکەدا. بەڵێ دووبارە دەیڵێمەوە هیچ هەنگاوێکی ئەرێنی لەلایەن حکوومەتەوە نەنێنراوە بۆ ئەم مەبەستە، تەنها ئەوەی کراوە لەلایەن خەڵکانی نیازپاک و خۆبەخش تا ڕادێک دەتوانم بڵێم دەستخۆشییانی دەکەم خەڵکەکەش وەکو ئاماژە پێکرد کردەوە و ڕەوشی تیرۆرستانیان دیت چۆن بوو لەگەڵیان. ئەمە شەر هۆکارێکە کە دووبارە نەگەڕێنەوە سەر ئەم بیر و ڕایە و ئەو بیر و باوەڕە و هەروەها هەمئاهنگ و هاوکاری ئەم تیرۆرستانە نەکەن. بەڵێ ئەمە هەمووی هۆکارن کە ئەمڕۆ تا ڕادێک ناڵێم 100% ڕەوشەکە ئارامە، بەڵام ئەگەر چاوپۆشی لێ بکرێت مەترسیەوە دەکرێت دووبارە نەکردنەوەی شارەکانی تریش تیرۆرستانی داعش بڵێن داگیری بکەن، چووکە لە 2014 باوەڕت هەبێ ئێمە ئاگادار بووین بە لە هەموو کردەوەکانی و لە هەموو ژمارە تیرۆرستانی داعش نزیکەی 500 بۆ 600 تیرۆریستی داعش بوو سەرجەم پارێزگای نینەوەیان
بە هەر چارفەرقی عسکەری وەکو ئاماژەم پێکرد چەند هێزی تریش داگیریان کرد. جا ئەمەیە ڕاستی بڵێن ڕووداوەکان لە مووسڵ لەبارەی پراکتیکیەوە. بەڵێ بینە سەر ئەوەی کە پرسی ئاوادانکردنەوە لە مووسڵ کاغیاز چێن ئەوانەی کە لە ئێستادا خەریکی خزمەتگوزاری و ئاوادانکردنەوەی مووسڵن ئاخۆ حکوومەتە یاخود خەڵکی سەرمایهدار یاخودەوەی کە زۆر جار مقۆ و قیلە و قالەی زۆر لەسەر ئەکرێت کە ڕەنگە تەوژمەیەک لایەنێکی سیاسی ڕەنگە ئیقلیمیش بێت بەڵام هاوبەش و هاوبیر و هاوزمان و هاو ئایدەلۆژیا بێت لەگەڵ ئەو لایەنەی کە لە مووسڵە ڕەنگە زۆری نەبێ وەکو دەوتری ینی چاودێران و شیتەڵکارانی سیاسی لە عێراق دەڵێن لە عێراقا هەر لایەنێک پەتەکە و هەویرەکە بۆ خۆی ڕاکێشێ کەواتە لە مووسڵ وانەینەوە بەگشتی چێن ئەوانەی کە ئێستا پرۆژەکان ئەنجامەدەن یاخود پرۆژە خزمەتگوزاریەکان ئەنجامەدەن و خەریکی ئاوادانکردنەوەی مووسڵن ئاخۆمە حکوومەتە ئەی کات یاخود ڕەنگە پارادۆکسێ بێت دژبەرەیەک بێت لایەنی دیکەش هەبن کە بە بیانی ئاوادانکردنەوە بیانەوێت کە تەوژمەکە بەرەو ئاراستی خۆیان برن ئێوە خۆتان لە ناو دۆخەکەن لە ناو شارەکەن باشتر و چاکتر و تەندروستتر لە شتەکان ڕوان فەرموو. بەڵێ دیارە دەستپێکی ئازادکردنەوەی مووسڵ بەدەیان بگرە بڵێن بە سەدان ڕێکخراوە بڵێن مرۆڤاییەکان یان ڕێکخراوە ئیسانیەکان ڕێکخراوە مەدەنیەکانی ناوخۆیی و ئەقلیمی هاروکاری خەڵکیان کرد دەستپێکی ئازادکردنەوە هیچ هاروکاریەک نەبوو لە حکوومەتی عێراقەوە و هەروە بۆ نوژەنکردنەوەی چەند بڵێن مزگەوت و کنێسە و دێرەکانی برامەسیحیەکان و بڵێن مەزارگەکانی برانی کوردی ئێزدی و تا دوای پاشەوە ڕاستە لە عێراق جگە لە بەشە بڵێن میزانیە بەشە بودجەی مووسڵ میزانیەکی تریان بۆ مووسڵ تەخسیس کردو وەکو شارێکی منکوب یانی وەکو شارێکی وێرانکراو ئەمەش طبعا بە شێوەیەکی سروشتی هەمووی بە مناقەساتە بەڵێندەران دەرێتن بەڵام بەڵێندەر وەکو جاران بە شێوەیەکی تەقلیدی نیە ئێستا هەمووی بووە بە کۆمپانیە بەڵێ چەندین جۆرەها کۆمپانیا هەن ئێستا لە مووسڵ کار دەکەن جێگومانیشن بەڕاستیان دێشان بە زۆربەی زۆری ئەو کۆمپانیانەش هەمووی دەستی سیاسیان لە پشتە خەڵکانی دەستڕۆیشت و حزبە دەستڕۆیشتەکانیان لە پشتە و ئیستیغلالیش دەکرێن بەڕاستی خۆ دیارە لە چالاکوانانی مووسڵ کە سایتەکانی مووسڵ بگرێت لە ناو ئیداری مووسڵیش باز دەکەن کە گەندەڵێکی زۆر هەبووە و بەردەوامیش ئەم گەندەڵیە و هەندێک کۆمپانیاش بەڕاستی لەبەرەوەی مووسڵ لە نزیکە لە کوردستانەوە کەمتر لە 100 کیلۆمەتر دوورە لە هەولێر نزیکەی 6 کیلۆمەتر لە دۆکەوە کۆمپانیاکانی بڵێن ئەم دوو شارەش دەستێکی باڵان هەیە لە ئاودانکردنەوەی مووسڵ ئەمانیش تەبان وەرگرتنی ئەم کار و پرۆژانە لە ڕێگای هەم ئاهەنگی و لێکتێگەیشتنی سیاسیەکان بۆ بەڕاستی و دووبارەش دەیڵێمەوە مووسڵ ئەمڕۆ بوویتە بڵێن پاروەکی زۆر ئاسان لەلایەن کەسانی دەستڕۆیشتەوە کە بڵێن سوودی لێ وەربگرنەوە بە تایبەتیش حزبە سیاسیەکان بەڵێ پێشتریش کە ئەو ڕێکخراوانە کە هاتن بۆ مووسڵوە ئێستاش بەردەوامن بەشێشیان هەمووی لە ڕێگای ئیدارەی دهۆک و هەولێرەوە هاتوونە بۆ مووسڵ و هەمووشیان بڵێن ئەم ئەم ڕێکخراوانە زیاتر سوود بە خەڵک دەگەین بە مەرامی سیاسی بۆ لایەنێک بۆ حەزبێک زاچ کوردی بێ چ عەرەبی بێتن بەداخەوە وەکو ڕێکخراوی بێلایەن ڕێکخراوی مرۆیی کاریان نەکردووە بگرە هەرگەر شتێکیش ینی بۆ نمونە سەلەیەکی غیزایی واتە بوخچەیەکی بڵێن ئازۆقە کەلوپەتێکی خۆراکەڵەوەنێک لەسەر کیسەکەی یان بڵێن لەسەر زەرفەکەی ناوی بەڵێ ناوی حزبێک لایەنێک کە سایتێکی لەسرە ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە ململانەیەکی سیاسی ناشەرعی لە مووسڵ سەری هەڵداوە و وەکو ئاماژەشم پێکرد بڵێن پارە بە هەدەردانێکی بێشومار هەیە لە مووسڵ
لەلایەن ئەو حزب و لایەنە سیاسە دەستڕۆژتانەی کە بە ناوی کۆمپانیا و بە ناوی بەڵێندەراتیەوە کار لە پارێزگای نەیناوە دەکەن. بەڵێ لە ماڵی سەرۆک مامجەلال لە بەغداد ینی ئەوە ڕاگەیەندرا کە هەنگاوەکان و ڕێکارەکان بەفعلی ئەندرێت بۆی کە مادەی 140 جێبەجێ بکرێت یاخۆ بچێتە بواری جێبەجێکردنەوە و ڕێکار و میکانیزمەکانی لە واقعدا بە عەمەلی پراکتیزە بکرێن تەطبیق بکرێن. دیارە مووسڵیش ینی بەشێک لە ناوچەکانی مووسڵ وەکو بەرکەوتەی مادەی 140 تا چەند جێبەجێکردنی ئەو مادەیە ینی هەنگاوێکی باشە بێت بۆ خەڵک و دانیشتوان و بەتایبەت کوردانی مۆسڵ بۆی کە ینی ئەو مافەی کە کورد هەیەی لەو ناوچانە بەدەستی بێنێت فەراهەمی بکات و دەستور و یاسا و میکانیزم و ڕێکار و پەیڕە و پرۆگرامەکان ببنە حەکەمێک نێوەندێک لە هەمبەر چارەسەرکردنی کێشەکانی نینەوە و بەتایبەت کوردانی و ناوچەیە. بەڵێ کاک فارس دیارە خەڵک کە باسی ناوچە دابڕێنراوەکان یان ناوچە کێشە لەسەرەکان یان ئەو ناوچانەی لە چوارچێوەی مادەی 140 هەمووی تەماشای بڵێن کەرکووک یان چەند شوێنێکی تر دەکا کەم زیاتر علی کەم باسی مووسڵ دەکرێت. من دەمەوێت بۆ بینەرانی بەڕێزتان ڕوون کەمەوە مووسڵ وەکو پێشتریش ئاماژەم پێکرد 18 ئیداری مووسڵ واتە ناحیە و قەزا کوردن و لە چوارچێوەی مادەی 140 جاچ کوردی عشیرەتەکانی کاکەی بێ برانی کوردی ئەزدی بێ شەبەک بێ و عشیرەتەکانی تری کورد بێ وەکو هەرشی زێباری ڕێکانی مزوری گەرگەری زۆر لە عشیرەتەکان سوورچی بگرێت تا کۆتایی لە هەموو خولەکانیش دیارە بەپێی ئەو دەنگانەی یان بەپێی ئەو کورسیانێک کە لە بەغا مووسڵ دەهێنێتن یەک لە سەر سێ ئاماژەم پێکرد کە ئێستا گوتم 11 کورسیمان هەیە کۆتەکانیش دویان هەر لە کورد حیسابنەوە کوردان برانی کوردی شەبەک کوردی ئێزدی کەواتە دەکە 12 ئەگەر 11ش بێتن کەواتە مووسڵ بەقەدەر هەموو ناوچە دابڕێنراوەکانی تر برایانمان لە دیالە کورد لە دیالە برانی کوردمان لە کەرکووک و لە هەروەها لە تکریت واتە لە سەلاحەدین بە هەمویان 11 کورسیان نەهێناوە کورد بەڵێ ئەدەبێ قیادەی سیاسی کورد زۆر حەریزبی لەسەر کوردانی مووسڵ چونکە کورد لە مووسڵ لە ڕێژەکەی زۆر زیاتر دەتوانم بڵێم نزیک بۆ تۆ لە مەلیۆنێک و 400 بۆ 400 لەم بینێدایە بەڵێ هەنگاوەکانی بەڕێز بابێل دوو هەنگاوی باشی بڵێن لەگە بە هەمانجی لەگە سەرۆک وەزیرانی محەممەد شیاع سوودانی و لەگە حکومەت و حزبولانە سیاسەکانێنە یەک لەوانە جێبەجێک ئەنی دان پێدادانی ئەم حکومەتە یان بڵێن پابەندبوونی ئەم حکومەتە بە جێبەجێکردنی مادەی 140 ئەمە هەنگاوێکی زۆر باش بوو و هەروە هەنگاوێکی تریشی هەڵێنامە بە تایبەت بۆ پارێزگای نەیناویان بڵێن بۆ کوردانی مووسڵ زۆر گرنگ بوو کە کاک بابێل بە فشار خستنە سەر حکوومەتی عێراق و بە هەمانجی لەگەڵ محەممەد شیاع سوودانی بڕیاریاندا کە ئەم ئێزدیانە ئێستا لە کەمپەکانن لە شنگار و لە هەردوو ناحیە و کۆمەلگاکانی کە سەر بە شنگاڵەوەن ئەم ئەرزانەی کە پێشتر برا ئێزدیەکان لەسەری بوونە ئەرزەکان بە ناویان بکرێتن چونکە ئێزدی و کاتی خۆی هەموو لە دێهاتەکان بوون لە گوند بووینایە لە دەوروبەری شاخی شنگار و لە ناو شاخی شنگال حکومت کاتی خۆی هینا لە کۆمەلگاکان و سنتەری ناحیە و قەزای دامەدامەزرادن خاچی پێدان حکومەتی عێراق لە 76 ئەرزی پێدان بەڵام ئەم ئەرزە بە ناویان نەکرا لە تاپە ناویان نەکرا وەکو هەر ئەوە شتێکی بڵێ زیادە ڕۆی تیادا بوون بەڵام دوانی لەو ڕۆژانەی ڕابردوودا بە فشارەکانی بەڕێز سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان کاک بابێل و بە ئامانجی لەگەڵ لایەنە سیاسیەکان بڕیاردرا ئەم ئێزدیانە کە لە کچ لە کۆمەلگا بووی بنچنە سنتەری قەزای شنگال و ناحیەکان کاتی خۆی کە شوێنیان خان و بەرەیان لەکوێ بووە ئەم بڕکە بە ناویان بکرێ ئەوی دەشی بێ 200 بۆ 250 متر ئەرزیان پێ بەخەشرێت چووکەمانە زەرمەند بووینە گوندەکانیان چۆڵ کراون ئاوارە کراون و لەوێش خان و بەریان دروست کردو لەسەر خاچێک کە بە زیادە ڕۆی بە تەجاوز حساب دەکرێت ئەمەش زۆر گرنگی خۆی هەبوو دەستخۆشی لێ دەکەین بەڕاستی ئەمەش بوویتە هۆی ئەوەی کە ئێستا پاش ئەو هەنگاوە کە خەڵکێکی زۆر وابەرە و شنگال دەگەڕێتەوە دێ بڵێن ڕێشوێنە قانونیەکان یاسایەکان دەگرێتە بەر بۆ بەناوکردنی ملکی خۆیانەوە ئەو عەرزەی کە لەسەرینە بە ناوی خۆیان
بەڵێ ئەم هەنگاوانە جێ دڵخۆشی خەڵکی مووسڵ و پارێزگای نێنەوە بەگشتی و برا ئێزدیەکانیش بە تایبەتی و دووبارەش دەڵێمەوە ئەبێ پیادەی سیاسی کورد هەموو حزبە سیاسەکانی کورد زیاتر و زیاتر هەنگاو بنێن و پەرە بە پارێزگای نینەوە بدەن نەک بۆ بەرژەوەندی سیاسی بەرژەوەندی حزبی بەڵکو بۆ بەرژەوەندی گشت پارێزگانی هاوڵاتیانی پارێزگەنەوە بە هەموو پێکاتەکانەوە بە تایبەتیش کوردانی مووسڵ چونکە زۆر زەرمەند بووینە ئەو جینۆسایدێ بەسەر کوردانی ئێزدی داهات ئەو جینۆسایدێ پێشتر بەسەر هەموو عاشێتەکانی کورد داهات ئەمە کەم نییە بەڵام بەداخەوە تا ئێستا بە شێوەیەشی بڵێن عملی پراکتیکی چەنگاوێک نەنێنراوە. باشە کەواتە ئێوە وەکو یەکێتی کە دەرگای مەڵبەندەکەتان لەوێکراوەتەوە و لە نێو خەڵکدان چیتان کردو بۆی کە کۆی ڕنگ و پێکاتەکان و ئاین و ئاینزار جیاوازەکانی کورد بە تایبەتی لە خۆتان کۆ بکەنەوە بتوانن لە ڕێگای یاسا و لە ڕێگای خزمەتەوە مافەکانیان فراهەم بکەن بەردەست بکەن و داکۆچیکارێکی سەرسەختی ئەوان بن لەو ناوچانە. بەڵێ ئێمە تەبەن لە پاش ڕوخانی ڕژێمی باسەوە هەر لە یەکەم ڕۆژی ڕوخانی باس ئێمە بارەگای مەڵبەند لە مووسڵ ئاڵای یەکێتی و ئاڵای کوردستانمان هەڵکرد و کۆتا کاژمێریش لە مووسڵ هاتینە دەرەوە لە ناو شاری مووسڵ وەکو مەڵبەند و کۆمیتەکان یعنی کۆتا حەزب بووینە دواترین حەزب بووینە کە مووسڵمان بەجێهێشتووە کە کەوتە دەست داعش چ مووسڵ و چوو بڵێن شار و شارۆچکەکانی تری سەر بە پارێزگای نێنەوە بەگشتی و ئێستاش ئێمە یەکەم حزبی کوردی سیاسی کوردین کە گەڕاینەوە شاری مووسڵ ئەمە نزیکەی 4 بۆ 5 مانگە ئێمە تەبەن پاش هاتنی داعش مەڵبەندمان لە سنووری قەزای شێخان بوو ئێستا ئێمە یەکەم حزبی کوردین کە گەڕاینەوە ناو شاری مووسڵ ئێمە بە بەردەوامی پێشتریش هەم ئاهەنگی و لێکتێگەیشتن و هامەشۆکردنی یەکتر لەگەر هەموو پێکهاتەکان بەردەوام بۆ ئێستاش پەرەمان زیاتر پێداوە چبرا مەسیحەکان لە کرد ئاشور سریان و لە برانی شیعە مەزهاب لە هەموو پێکهاتەکان بەڵام گەڕانەوەمان بۆ سەنتەری شاری مووسڵ هەرچەندە ئێمە هێز نین ینی هێزی سەربازی و ئەمنی نین کە ئێمە داکۆکاری خەڵکەکەی خۆمان بین لە ڕووی ئەمنیەوە بەڵام ئەمە هێزێکی سیاسی داکۆکاریان دەبین لە چ لە حکوومەتی مەرکەز و لە حکوومەتی هەرێم و لە ئیدارەی مووسڵیش بەڵێ گەڕانەوەمان وەکو بڵێن باندۆرێکی باشی دروست کردووە لەسەر کوردانی مووسڵ ئەوەی کە گەڕاوتەوە و ئەوەی کە نەش گەڕایتەوە بووتە جێگای دڵخۆشی هەرهەمویان وەکو بڵێ دڵنەواییەکە وەکو بڵێ نیازپاچیەکە وەکو بڵێ قەڵایەکە بۆیان بەڵێ من ئاگادارم لە چەندین شوێن باس کراوە لە چەندین شوێنیش ئاگادارم بە داتاش پێتان دەڵێم کە خەڵکێکی زۆری ناوسەنتەری کوردانی ناوسەنتەری شاری مووسڵ بگرە پێکاتەکانی تریش ئێستا گەڕاونەتەوە ناو شاری مووسڵ بەهۆی بوونی ئەم 4-5 مانگەی بارەگای مەڵبەند و هەروە چەند کۆمیتەکیشمان هەیە ناو شاری مووسڵ چەند بارەگای ترمان هەیە کە خەڵکەکە ئەبینێ کە حزبێکی کوردی هاتۆتەوە ناو سنتەری شار کە پاش ڕوخانی ئەم شارە وێرانکردنی ئەم شارەیان داژیکردنی ئەم شار لە تیرۆستانی داعشەوە بووتە جێ دڵنەوەی هەر هەموو پێکاتەکان بە تایبەتیش کوردانی ئەم شارە و دووبارە و سێبارەش دەڵێن بەڵێم ئێمە هەر خۆڕاگر بووینە و خۆڕاگریش دەڵێن بە هەموو کوردانی شاری مووسڵش دەڵێن ڕاستە ئێمە لە ڕووی ئەو نیەوە هێز و ئەوەمان نییە لە ناو شاری مووسڵ بەڵام لە ڕووی سیاسیەوە لە ڕووی خزمەتەوە مەوکو حزبێکی سیاسی ئامادەین خزمەتی شارەکە بکەین بە گشتی بە هەموو پێکاتەکانەوە بە تایبەتیش بۆ کوردانی ئەم شارە چووکە ئەمەی زیاتر کە بڵێن پێشتریش باسم لێەوە کرد کە جینۆساید کران کە دەرکران شار بە دەرکران ماڵ و مولچیان وێران کرا زیاتر بەسەر کوردەکە داهات. باشە لە دوای لێکەوتەکانی ڕفراندۆم و ڕووداوەکانی ئۆکتۆبەر کە ئەنجامی ڕفراندۆم بوو دیارە حکوومەتی عێراق کوردی وەکو دۆڕاوی جەنگ لەم ناوچانە تەمەشا کرد ناوەزەن دەکرد بۆیە لە دوای لێکەوتەکانی ڕفراندۆمەوە لە سنووری نینەوە و ئەو یەکە ئیداریانەی کەوا کورد تێدا باڕادەستە ینی تا چەند توانراوە بە ڕەچاوکردنی ئیستحقاقی ئینتیخابی ئەو پۆستانەی کە کورد و بە تایبەت یەکێتی لەو ناوچانە هەی بووە بەدەستی بێنێتەوە و جارێکی دیکە ئەوانەی کە ماف و شایستەی کوردن بە ڕەچاوکردنی
دوایین هەڵبژاردننی عێراق بدرێتەوە بە کورد و بدرێتەوە بە خەڵکی ئەو ناوچەیە. دیارە نەکرد لە مووسڵیش ینی لە کۆی ناوچە دابڕێنراوەکان کێشەی تعریبمان هەیە، کێشەی خوێندنی کوردیمان هەیە، کێشەی ناهاوسەنگی لە نێوان ڕێژەی فەرمانبەرانمان هەیە. ئەم کێشانە لە مووسڵ تا چەند ینی ڕەنگی داوەتەوە بوونی هەیە و وەرگرتنەوەی پۆستە ئیدارەکانی مۆسڵ لەلایەن کورد و بە تایبەت یەکێتیەوە تا چەند ینی هەنگاوی بۆنراوە و چێتە بواری جێبەجێکردنەوە. وڵا کاک پارێز دەمێ ڕاستێک هەیە بۆ بینەرانی بەڕێستان و بۆ جەماوەری خەڵکی کوردستان ئاشکرا بکەم. ئێمە دوای کەوتنی عێراق ینی ئازادکردنی عێراق سیناویشی لێیاندرێت، ئەمە شتێکی ئاساییە. پاش ئازادکردنی عێراق و کەوتنی شاری مووسڵ ئێمە لەگە هەموو حزبە سیاسیەکانی کورد یەک لیز بووین هەموو جار بۆ هەڵبژاردنەکانی بەغا، بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای نینەوە. بەڵام لە 2010ەوە ئێمە لەگە پارتی تابان پارتی دیموکراتی کوردستانی یەک لیز بووین کە ئەوان 7 کورسیانی نەبوو ئەنجومەنی پارێزگای، ئێمە 3 بۆ 4 کورسێکمان نەبوو. پاشەوە بەداخەوە ئەوان لەگەڵ چەند لیستێکی تری عەرەبی بڵێن هاوپەیمانیەکیان دروست کرد، کوتلەکیان دروست کرد، ئیدارەی مووسڵیان پێکەینە، ئەمەیان وەدەرنین. واتە ئەمە بە زۆری مەلە بووین بە ئۆپۆزیسیۆن وەکو یەکێتی یانی. هیچ پلە پۆستێکمان نەبوو لە مووسڵ کە گوتم هەژدا یەکە ئیداری نامدیر ناحیە نەقایم، بەڵێ قایمەقامی سەنتەری شاری مووسڵ پێشتری یەکێتی بوو، ئەنجومەنی قەزا زۆری یەکێتی بوو، بەڵام یەکەکان ینی یەکە ئیداریەکان هیچمان نەبوو. بەڕێوەبەرها بۆ یەکێتی بڵێ جێگەری پارێزگار یەکێتی بوو پێشتر، بەڵام پاشەوە کە ئیدارەکان پێکێنەوە ئێمە بووین بە ئۆپۆزیسیۆن، واتە هیچ پۆستێکی ئیداری و ئەمنی لە مووسڵ لەدەست ئێمە نەما. ئەوە لە 2010ەوە بە ڕوونی بکەمەوە. و پاش 16 ئۆکتۆبەر تەبەن بە هەمان شێوە لە 7 ئۆکتۆبەر و 8 ئۆکتۆبەر هەمان ئەو سوپا و ئەم حەشدە و ئەم هێزە ئەمیانە هێرشتیان کرد لەسەر پارێزگای نینەواتە لە دووسەوە تا دەگاتە شنگاڵ. بەبێ یەک تەقە ئەم شوێنانیان هەموو چۆل کرد، یعنی واتە شوێنێک لە دەست هێزە ئەمنیەکانی کوردستان نەما کە تەنها قەزای شێخان نەبێتن، هەمووی کەتە دەست ئەم هێزانێک کە ئێستا لە کەرکووک هەن. من تێناگەم لە پێشتر دەیان گوت کەرکووک داگیر کراوە و ئێمە ناگەڕێنەوە بۆ کەرکووک بە تایبەتیش برانی پارتی، بەڵام لە مووسڵ نەخێر نەکرد چۆلیان نەکرد، هێزی ئەمنی چۆلی کرد، بەڵام هەموو بەڕێوەبەرە گشتیەکان جێگری پارێزگار هەموو یەکە ئیداریەکان واتە مدیر ناحیە بەڕێوەبەری ناحیە و قایمەقامەکان پارتی لەسەر کاری خۆیانن، هەرچەندە هیچیان بەدەست نییە ینی بڵێن لە ڕووی پراکتیکیەوە، بەڵام کاری خۆیان دەکەن و لەو لە ڕۆژدایانگۆ کەرکووک داگیر کراوە ئێمە ناگەڕێنەوە کەرکووک، بەڵام لەوێ هیچ شتێکە زۆر ئاسایی بووە تا ئێستاش 16 یەکە ئیداری مدیر بەڕێوەبەری ناحیە و قایمەقامەکان دەست خۆیانە و ئیدارەی ناو ئیدارەی مووسڵیش چەندین پۆستیان هەیە وەکو بەڕێوەبەری گشتیەکان تا کۆتایی. بەڵێ هاتنی ئەم سوپایە تەبەن ئەو 16 هەژدەیەکە ئیداریە لەدەست هێزی پێشمەرگە بوو و ئەمنیەن و لە ڕووی ئیداریەوەش کورد مسایتەر بوو لە مووسڵ، بەڵام ئێستا وەکو ئەمەژە هیچیان پێ نییە. بەڵێ کێشە زۆر سەری هەڵداوە، کێشەی ملک و ملکداری لە نێوان عەرەب و کورد، لە نێوان عەرەب و برایزتیەکان کەوانی شەر کوردن ناو عەرەب و برا شەبەکەکان، ینی کێشەی زۆر هەیە، بەڵام تا ڕادەیەک ئەم کێشانە زیاتر لەگەڵ کوردەکانە. بەڵام چۆن لەگە کوردەکان خۆ کورد پێم گوتی ینی شوێن هەیە وەکو شنگار لە 15 نەگەڕاوتەوە، شوێن هەیە وەکو مەخموور لە 125 نەگەڕاوتەوە، ناو سەنتەری مووسڵ لە 110 کورد نەگەڕایەوە. ئێستا کە ئاماژە پێکرد پاش گەڕانەوەی بارەگاکانمان خەڵک تا ڕادێک وا دەگەڕێتەوە وەکو بڵێ بووینە جێ متمانەی ئەوان. کەس نە کورد نەماوە لە مووسڵ، خۆ باشە لە کەرکووک لە دیالە لە بەشەکانی سەربەتەکریت وەکو تووس خورمات و شوێنەکانی تر کوردەکە گەڕاوتەوە، دەتوانم لە 180 گەڕاوتەوە یان هەر ئاوارە نەبووە. بەڵام لە مووسڵ گوتم لە نزیکەی 600,000 هاوڵاتی مووسڵ ئێستا ئاوارەن، بەڵام لەو 600,000 دەتوانم ئەگەرم 50,000 عەرەبێ یان نەتەوەکانی تر بێداسە ئەوی تری هەمووی کووردە. بەڕاستی ینی جێی مەترسیە، ینی ئەم خەڵکە هەمووی لە ئێستا لە ئاوارە بێ وە گەنجەکانی ڕوو لە هاندەران بکاتن وە شوێنەکانیان ئەگە نەگەڕێنەوە بە ڕۆژ لە دوای ڕۆژ دیموگرافیە منتەقەکەش دێتە گۆڕین. بەڵێ لە مووسڵ کێشەی گەورە لەسەر ئەرز و خاک لە مووسڵ هەیە بەرامبەر بە شوێنەکانی تر.
باشە کاغیاس دیارە وەکو دواپرسیارم هەڵبەت هاوڕێیان ئاماژە بڵقنکاوە کاتمان بەرە تەواوبوو نەچێت پێم خۆشە ئەوە بزانم کە هەماهەنگی لە نێوان سوپای عێراق و پێشمەرگە لە سنووری مووسڵ و دەوروبەری تا چەند هەیە لە چه ئاستێکدایە یاخۆت بە شێوازێکی ڕۆنتر بڵێن دروستکردنی هێزێکی هاوباش لە پێکهاتە جیاوازەکانی مووسڵ بۆ پاراستنی ئەمنیەتی مووسڵ و دەوروبەری تا چەند پێویستەوە چه هەنگاوێک نراوە بۆی کە و هێزێکی هاوبەشی لەو چەشنە وەکو باسی لێوە دەکەن بۆ کەرکووک و خانەقین و دەوروبەریشی کە دروست بکرێ مووسڵ لە چه ئاستێکایە؟ بەڵێ دیارە وەکو ئاگادارن چوار بنکەی هەماهەنگی واتە تەنسیقی دروست دەکرێتن لە نێوان سوپای هێزە ئەمنیەکانی عێراقی بەگشتی و هێزە ئەمنیەکانی کوردستان کە بە پێی زانیاری من یەک لە خانەقی نەبێت دەبەری خانەقی دوانیش لە کەرکووک یەکیشە لە مووسڵ دەبێت لە لای مەخمول بەڵێ ئێمەش هێزمان هەیە وەکو کوردستان بەگشتی وەڵام وەکو یەکێتیش هێزمان هەیە بەڵێ ئەمانە تا ڕادەیەک هەمانجی کراوە لە نێوان هێزە ئەمنیەکانی عێراق و ئەم هێزەی پێشمەرگە و چەندین ناو بڵێن لە ئەفسەر و سەربازەکانیش پێشکەش کراون بە حکومەتی ناوەندی کە هێزێکی یان لیوایەکی هاوبەش لە مووسڵیش دروست بکرێت لە هێزە ئەمنیەکانی عێراق و هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە ماوە زیاتر لە ساڵێکە ئەم لێک تێگەیشتنەوە بڕیارە درایە بەڵام تەنفیز نەکرا جێبەجێ نەکراوە تا ئێستا ئێمە چاوەڕوانین ئەم هێزە ئەم لیوا هاوبەشە ڕێک بخرێتەوە ئەم شوێنانە پڕ بکاتەوە کە بۆشایینە بڵێن ئەم شوێنانە کە فەراغن لە بینی هێزە ئەمنیەکانی عێراقی و هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان چکە ئێستا ئەم شوێنانە بووینە مۆڵگە و بڵێن پێگەی تیرۆرستانی داعش ینی بۆ نمونە کە ئێماڵێن چیای قەرەچووق چیای قەرەسووق کەوتۆتە نێوان هێزە ئەمنیەکانی عێراقی و هێزە ئەمنیەکانی کوردستان ئەو مەسافەیە ینی بڵێم ئەو مەودایە لە نێوان ئەم دوو هێزە ئێستا بوویتە ئارامگەیەک بۆ تیرۆرستانی داعش بەڵێ ئێمە شەر چاوەڕوانین بەڵام تا ئێستا هیچ دیار نییە ئایەکەی بڕیار دراوە لەن حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانەوە کە ئەم هێزە ڕێک بخرێتەوە و دەست بەکار بن بەڵام تا ئێستا دەست بەکار نەبووینە بەداخەوە بەڵام گەڕانەوەی ئەم هێزە زیاتر سەقامژی دێداتە خەڵکی دەبەرەکە و پڕکردنەوەی ئەم بۆشە ئەمنیانە لە نێوان هەردوو لایەندا دەست خۆشکا غیاس دیارە لە کۆتاییدا گەر پەیامێکت ما بێ خودت کۆمنتێک سەرنجێک بە تایبەت ئەنیەوەی کە تایبەتمەندە بە یەکڕیزی و کۆندەگی لایەنە سیاسەکانی کورد لە نینەوە بەگشتی تا چەند پێویستە ئەگەر پێم خۆش بێ یاخود پێت خۆش بێ و دوا پەیامت بیگەێنی و دوا سەرنجت لەسەر کۆدەنگی لایەنە سیاسی کوردەکان لەو ناوچانە تا چەند گرنگ و پێویستە فەرموو. وەڵای من ڕووی قسەم لە هەموو حەزبە کوردستانیەکانە بە تایبەتیش لە پارتی و یەکێتی خۆشم کادرێکی پێشکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستانم ئەبێ هەموو سیرکەین پاش 2003 کە ئێمە هەموو یەک لیست بووین پێکەوە بووین لەو سەردەمێک کە بەڕێز مامی گەورەمان مامی خوا لێ خۆش مام زەلال لە بەغدا بوو سێ هەیمەنەت و چ نفوزێکمان هەبوو لە مووسڵ باوەڕتان هەبیتن دەتوانم بڵێم ئیدارەی مووسڵ دیوەی ئیدارەی پارێزگەرنینەوە بەدەست کوردەوە بوو بەڵام پاش لێکترازانمان هەریەکەوە بەلاکدا کەوت ئێستا چمان هەیە لە مووسڵ بەڵێ ئەگەشتیشمان هەبێ پۆستی ئیداری و سیاسیشمان هەبێ بەڵام لە ڕووی کردداریەوە لە ڕووی فعلیەوە پراکتیکیەوە هیچ بڵێن سقل و هیچ وەزنێکمان نەماوە لە مووسڵ ئەوەی هەشە کوردەکەی کوردەکەش وەشی پێم گوتی تو ئەمڕۆ ئێستا 16 سیار ئاوارەیە نزیکەی ملیۆنە کورد ئی مووسڵ نەگەڕاتەوە سەر شوێنی خۆیان ئەبێ بیر لەوە بکەینەوە پێش هاتنی داعش وەکو یەک ڕیز بووین چمان هەبوو ئێستا چمان لە دەستداوە ئەبێ دووبارە دەست ناو دەستیەک بکەین تۆمەت بەخشینەوە سوودمان نادا بەرژەوەندی تەسجی حزبی و بەرژەوەندی شخصی و تاکە کەسی لە ناو حزبەکان بەرژەوەندی کەسمان نییە بەرژەوەندی ملەتەکەشمان نییە دووبارە بە یەک لیست بە یەک دەنگ بە هەمانجی و هاوکاری گشتمان بگەڕێنەوە ناو شاری مووسڵ. دەستخۆش سپاس بۆ غیاس سوورچی لە پرسای ڕاگەیاندنی مەڵبەندی نینەوەیەکی نیشتیمانی کوردستان کە لە ستۆدیۆی هەولی ڕاستەوخۆ لەگەڵ مامود دووبارە سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەش کاک پارێز زۆر مەمنون. بەڵێ دیارەوەی کە گوێبیستی بوونەوە بینەری بوون تاوتوێکردنی دۆخی سیاسی و ئەمنی و ئیداری و خزمەتگوزاری مووسڵ بوو ئەوەی کە
جێی سەرنجەوە هەموو لایەنەکان باسی لێوە دەکەن نەک تەنها ئەوەی کە تایبەتمەندە بە مووسڵ بەڵکو بە بەشێکی زۆری عێراق ئەوەیش کە پرسی جەنگی داعش بوو. دیارە داعش نە ئاشتورپانی باڵ و نە حەموڕابی و نە مەسیح و نە موسڵمان و نە کاکەیی و نە شنگال و نە ئێزیدی و نە دجلە و فرات و نە گەرمیان و شەهید ئاکام و نە کەرکووک و شەهید حوسێن مەنسوور و شەهید لیوا شێرکۆ و نە هیچ ئاین و ئاینزا و مەزهەبێک و ئینسانێکی ناسی، چکە خودی خۆیان بیرەکەیان داماڵدرا بوو لە هەموو بەهایەکی پیرۆزی ئینسانی. بۆیە ئەمەی کە بەڕێز غیا سورچی باسی لێوە کرد، دیارە لە دوای 2014 نینەوا بەگشتی وە سنتەری مۆسڵ بە تایبەتی کە دووچاری وێرانکارێکی زۆر بووە بۆ بەهۆی جەنگی داعشەوە. بەڵام لە ئێستادا هەنگاوەکان و هەوڵەکان بۆ ئاراستەیە کە دۆخی مووسڵ بەرە و ئاراستەیەکی باشتر بچێت، وێڕای ئەوەی کە باسی لەوە کرد کە تەدەخلاتی ئیقلیمی هەڵبەتەوە قسەی بەڕێزیان بوو و هاوکات کێشمەکێشم و ململانەی لایەنە سیاسیەکان. ئەمەش هۆکارێک بووە کە تا ڕادەیەک متمانە لە نێوان خەڵکو و لایەنە سیاسیەکان نەهێڵێت و باسی لەوەش کرد کە ئەم چێبڕچێ سیاسیە کاریگەری لەسەر نەگەڕانەوەی ئاوارەکانی مووسڵ هەیە بۆ زێدی باو باپیرانی خۆیان. لە بازنەی ئەمڕۆم پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تایبەتمەند بە دۆخی سیاسی عێراق و دۆخی ئەمنی و دۆخی کارجێڕی و ئەو دۆخانی کە پەیوەستن بە ژیانی هاوڵاتیانەوە لەگەڵتان بەردەوام دەبین. لە ئێستادا ماڵاوە و هەمولایەکتان شاد و کامەران بن.